لە گەشتێکی تری عەقڵا ئەبین لەگەڵ بێدینەکان لەگەڵ عەلمانیەکان لەگەڵ ئەوانەی کە باوەڕیان بە وجودی غەیب نییە یا باوەڕیان بە وجودی خوای گەورە نییە یا باوەڕیان بە هیچ دینێک نییە لەگەڵ ئەمانەیە ئەم جارە گەشتێکی تری عەقڵەکەین لەسەر نوقتەیە کە مەسەلەی بوونی دینە ئەوان بە گوێرەی دیدی خۆیان بۆ مێژوو پێناسەی مێژوو لە مێژوو نووسانی خۆیان لە بیرمەندەکان لە فەیلسوفەکان لە هەر شتێکەوە کە ئێڵێن پێمان ئەڵێن دین بە تەدریج هاتووە لەگەڵ عەقڵیەتی ئینسانە یەکەم جار کابرا نەیزانیوە ڕەشەبات چییە نەیزانیوە بوومەلەرزە چییە وردە وردە شتێکی پەرستووە کە غەیبێکە هیچ نەیزان دوایی مجەسەمێکی بۆ ئەم غەیبە دانا دارێکی پەرستووەوەی زانیوە ڕۆحی پیاوچاکان لەم دارایە هێزێکی نادیاری پەرستووەوەی زانیوە ڕەشەبا و بوومەلەرزە و بەفر و باران و هەورە بروسکە لەوێوە دێن لەبەر ئەم مەجهولەی پەرستووە لە ترسە بۆ ئەوەی کە کەمتر مصیبەتی بەسەرابێن ئەنجا ئەوان پێمانەڵێن ئەڵێن لەگەڵ زیادبوونی ڕشدی ئینسانە عەقڵ پێشکانی زیاتر خواکانیشی تەتەوری پێکرد بەڵام ئێمە گەرم لەمانە بپرسینەوە بڵێن باش ئەگەر ئەوە داروبەردێکی پەرستووە پێش چەند ساڵ پێش 10,000 ساڵ مەسەلەن ێ باشە عەرەبەکان پێش 1400 ساڵ لەمەوە پێشبوون بتیانە پەرست یابان ئێستا لە ناو یابانە خەڵکێک بتپەرستە لە ئوسترالیا خەڵکێک بتپەرستە هەر ناڵەم ئەفریقا باسی ئەوێر ناکەم باس لە مشتەما ناکەم لەم ئەوروپا لەم نەرویجەی من و تۆیە یا ئەم ئەلمانیانە لە وڵاتە ئەوروپایانە کابرا مشکێکی سپیە پەرستێ لەسەر شانێتی هەشی پەرستەیە هەر لەم سەر ئەرزەیە یەکێکی کە عەورەتە پەرستێ ژنی پیاوە پەرستێ و پیاوی ژنە پەرستێ سوژدەی بۆ بە باشە ئەم پەرستنانە بۆچی لەگەڵ عەقڵا پێش ناکەون ئەمە خەتی ئێوە کە پێمان وانییە پێکابێتتان ئەگەر بە جۆرەی تەتەور وایە ئەبوایە ئێستا بگەنە تەوحید بگەنەوەی کە ئێمە چۆن گەیشتوینەتە تەوحیدەکە کە ئەڵێن خوایەکی کردگاری زانای دانای بەدەسەڵات هەیە کە ئەم وجودەی دروست کردووە بە وجودی ڕۆحەکەشەوە بە دەستپێکی یەکەمیشەوە بە حرەکەتی یەکەمەوە بە سرەوتی یەکەمەوە ئەم وجودانەی هەموو دروست کردوون ئێمە ئەوە پرسیم ئێ گەروا وایە ئەوە عەقڵی ئێوە کە ئێوە لەوانە عاقڵترن لە بتپەرستەکان بگەنە ئەو خوایی کە پێویستە لەگەڵ دینەکە تەتەورتان پێ بکردایە بەڵام ئێوە گەیشتونەتە ئەوەی کە بتەکانیشتان واز لەنا بتی ترتان بۆ دانا